گیان ئەی گیان ماشەڵڵا لەو هەموو جوانیەی گیانەکەی من چاوەکانت جوان دەبینێ گیانەکەی من لە ڕۆژی خۆشەویستی جوانترین گوڵ لە جوانترین کەسی ژیانم سپاس سپات شەیخەونەکانم کوی ڕحەکەم باشم تۆ چۆنی بۆ جانەکەم هەندێک تاخیریش بوو بەخوای لە کۆمپانیا ئیزنیان نەدەدام بەحاڵ هەڵ لە کاتم مەگر هات بەلات گوتم بەس چاوە جوانەکانی تو ببیرم ماشەڵڵا تۆش قەت کاتت نییە بۆ من جانەکەم ئەمن کاتم لۆتو نەبیلوچێ هەیە ڕحەکەی من باشە دەزانی چییە؟ جان بەر لە ناسینی تۆ ژیانی من شەوە زەنگ بوو ئەی ماشەڵڵا دنیای من بیابانێکی وشک بوو چیدی؟ بەڵام لەگەڵ هاتنی تۆ ئێ دنیای من جوانتر و ڕەنگینتر بوو یا الله یا الله ئێ جوانترین دیاریشم بۆ تۆ هێناوە ئۆ سپاست دەکەم جانەکەی من زۆر سپاس شانی نییە دڵەکەم جانەکەم بەڕاستی ئەوڕۆ ڕۆژ زۆر جوان بوو دیتنی تو بە خۆ دەزانی هەموو دنیاە لە بۆ من بەڵام ئەمن دەبی بڕۆم بۆکوێ تازە هاتی بەپەلە دەبی زوو بگەڕێمەوە کۆمپانیای جانەکەم هەفتەی یەکجار نا وە دەکەم نییە هەموو کاتێک یەکتر ببینی وەبی ئەو چاوە جوانە نەیتم لێ بزر نەبیتم باشە کێشە نییە دڵەکەم بڕۆ با تووشی کێشە نەبی لەسەر من خودت خراپ مەکە جانەکەم ئەدی بە خۆت هەلێرە دەبی؟ نا ئێستا یارم پێ منیش دەڕۆمەوە ماڵەوە کەی بەتەمای بڕۆیەوە؟ ئێستا دەڕۆمەوە کە لە تۆ ڕۆشتی منیش دەڕۆ باشە جانی من خۆشحاڵ بووم دڵە جانەکەم جانەکەی بن سۆر سپاس لە ئەو گڵەش شانی نییە دڵەکەم نازانم کو بەجێت بێڵم نانە گیانەکەم بڕۆ با لە کارەکەت دەرد نەکەن چێ بەخوای دڵم نایە بەجێت بێڵم منیش بەس چی بکەین زروفەکە وایە بڕۆ کارەکان تەواوکە دە باشە جانەکەی من خوال لەگەڵ ئاگات لە خۆتی باش تۆ ئاگات لە خۆت زۆرم خۆش دەوێ منیش ئەلو جانەکەم ببوورە ئەوڕۆ ناتانم بێم تاخیر دەبم لەوانەیە پێشم نەکرێ بێم ڕەمە بەمە ئاوردەوە ئەدا ئاوردەوە جانەکەم باشی جانە کوێت و سپاس منیش باشم بەهاتی تۆ باشتریش بووم ماشەڵڵا و هەموو جوانیە سپاس لێت دەباری لێت ببوورە کە تاخیر بووم نە ئاسایە گیانە بەهاتت هەموو شتێکت لە بیر بردمەوە بەجددی لەو ڕۆژەیدا کە ڕۆژی خۆشەویستیە منت بیر بووە نازانین تا هەستێکمە نەتوم لە بیر نییە چا جوانەکەم سانە لە ڕۆژی خۆشەویستی دەستت خۆشبی زۆر سپاس لۆ گوڵی من جوانترم یان گوڵەکە حتمما ئەتۆ کەسێ لە تو جوانتر جانەکەی من سپاس گیانە تاخیر بووم ببوورە بەس لە کۆمپانیای ئیزدیان نەدەدام بەس گوتم هەر دەبی ئیشتەشی ببینەوە هەر چا جوانەکەی خۆم ببینم سپاس گیانە کچی پیاسە چ بکەین؟ بڕێ ئێ جانەکەم ئێجان خێرەوە قەلەقی وەڵڵا نازانم چۆن پێت بڵم بڵێ جانەکەم هەلوانەیە لێم ئاجز بی عاجز دەبم جانەکەم ڕاستەکەیت بێ داکەم زۆر نەخۆشە
ئەو ڕۆژە بێ بڕۆمە لایوی دەزانم لەوانەیە لێشم ئاجز بی بەڵام چ بکەم یعنی مەجبورم یعنی پێت وایە من عاجز بووم ناجیانەکەم کو عاجز دەبم دەنا وەڵڵا یەک دەمە نازانم کو پێ دڵێم بەخۆشم ئیشم هەیە بەجددیتە باوەڕکە ئامانەتەکەی دەمێ بچم وەری بگرمەوە نازانم کو پێ یعنی تۆش ئیشت هەیە ئەمیش ئیشم هەیە کەواتە هیچ لە هیچ هیچ لە هیچ کەسمان لە کەس تۆڕە نابێت چاکەشکۆ باشە جانەکەم باشە گیانە ئیشەڵا یەکتە دەبینەوە باشە دەبینەوە حتمما دەبینەوە ئینشاءڵڵا دێڵە جانەکەم خواحافیز ئەلۆ باشی گیانە دە باشە تۆش تووڕەمە بە ئێستا دێم ئۆف لەوها دەکەی ئێستا دەگەمە تا 10 دقەیتر لەلاتم باشە خواحافیز سیروان گیان ئەڤین گیان گیان بەخێر بێ سپاس دەکەم دڵەکەم چۆنی گیانەکەم وەڵا باشم تۆ چۆنی وا تاخیر بووی وەڵا جادە زۆر قەرەباڵغ بوو من 1 سەعاتە لێرە چاوەڕێتم ئەی بڵم چی جادە کەپس بوو کورە بە قوربانە ئەوەشم بۆ تۆ هێناوە کچێ تۆ خۆت گوڵی ئەم گوڵە جوانت بۆ هێناوە سپاس لە ڕۆژێکی وا جواندا دەبێت گوڵت بۆ بێنم کچێ بە ساقە و بە ئەڵێ نازانی ئەمڕۆ چ ڕۆژێکە وەڕۆ چ ڕۆژێکە هیچ من کارێکم هەیە دەڕۆم ئەڤین بۆ چۆڕۆی ئەزانم 14 دووە ڤالانتاینە ئەزانم 21 دوو یادی لە دایک بوونتە چۆن نازانم ئەی ئەگەر دەزانی بۆ هیچت نەهێناوە کچێت چۆن نەمهێناوە بەس ویستم سوپرایز بێ بۆست کچێت سوپرایز دەست خۆش بێ من چۆن تۆ لە بیرەکەم گوڵەکە سپاس دڵی من چەند ئەڤینم هەیە سیروان ئەزانی چییە تۆ تاکەت پیاوی دڵی منی کچێ بە قوربانە بم قەزا و لەو دڵی سیروان بکەوێت باشە خوا نەکات وڵات ئەو نازداریە ئەڤین جان جانەکەم اینجا من ئەبێ ئیزنم بدەی بڵێ بۆ بۆ خەسوود نەخۆشە دایکت ئەرە وەڵای خێرە ئیشەڵڵا چێتی تۆزێک ناساغە ئەچمەوە بۆ لای دایکم گوناحە باشە باشە سڵای منیشی پێ بگەیەنە کچێ بە قوربانە بم منیش باوکم چاوەڕێمەکە دەبێت زوو بڕۆم باش باشە ئامانەتی خوابی خوا. بەس لە بیری نەکەی جان لە هەردوو گلێنەی چاوم شیرینتری تۆ شەروەها دڵەکەم بەساقاڵ مێڵاوەی بای سارای گیان کچێ قوربانە بم ئەو هەموو تەلەفونە چیە ڕێگا قەڵەباڵغەوا دێم قەزاو لە من بەڕێگاوم گیانەکەم باشە گیانەکەم ئەوە هاتم قوربانە بم دەیخوای